کاک غازی چۆن؟ هل بجيت سلامت يا اخوة. باش کاک غازی. بجيت سلامت يا اخوة. کاک غازی من ناو قادر نادرە لە سوید تەلەفۆن دەکەم. بلي كاش تعدير ابناسم بلي تاوك. مەمنونم. تۆ لە بەشی یاسایی سەرۆکایەتی هەرێمی. من سەرۆکی فەرمانگەی یاسایی مەکاتە قادر. بەڵێ بەڵێ خۆشحاڵم مرە. خۆشحاڵم. خوا سەلامەت بی برای عەزیزم. کاک غازی وەڵی سەرنج نانی پێویستمان بە ڕوونکردنەوەکەیە. ئێوە لە بۆ قارەمان شوکری لێبوردنی گشتیتان دەرکردیە. لێبوردنی تایبەت. بەڵێ. لێبوردنی تایبەت کەمکردنی ڕێژەی تا حکومەکەی. بەڵێ. بەڵام جێبەجێ نەبووە. یعنی هاوکات بۆ کەسە شکەشتان دەرکردیە کە ناوی ئەحمەد محەممەد ئەمین عەبدولکەریم بەرزنجیە. ڕاست. ڕاست. و کۆنیش لە ڕۆژنامە نووسە شکەشتان دەرکرد بۆ ڕۆژ خەلکی ڕۆژ ئاوا بوو هیچی جێبەجێ ناکرێ ینی خۆی چییە؟ قادر بن تاوانەوە بۆ بڵاوکردنەوەیە. بەڵێ بەڵێ بۆ بڵاوکردنەوەیە بۆیە ئاگادار بە یانی بۆ بڵاوکردنەوە تەماشاکە مەبەستە بۆی جەنابێت بە بەرچاوت ڕوون بێت ئێمە لە سەرۆکایەتی هەرێم بە گوێرەی مادەی دا بەرگەی 6 لە مادەی دێقانون سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتی لێبوردنی دەرکردنی لێبوردنی تایبەتی هەیە بۆ پاشماوەی حکم یان کەمکردنەوەی حکم یان گۆڕینی حکم. ڕاست. عادەتەن طبعا داواکاریەکان پێشکەشی سەرۆکایەتی دەکرێت هەندێک جار ڕاستەوخۆ کەس و کار هەندێک جار لە ڕێگای فەرمانگەکان کەم جاریش لە ڕێی مەحامی وەرەگرێت چونکە زۆر جار مەحامی تیجارەت بەو دەسەڵاتە ئەکا من پێیان دەڵم ئەم دەسەڵاتە ئی تیجارەت تێکردن نییە دەسەڵاتێکە بۆ بەزەی و بەخشندەییە بۆ تیجارەت تێکردن ئەمە وەکو فکرەی یەکەم. طبعا سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێش ئەوەی سەرۆکایەتی دا مەزرەی ئەنجومەنی وەزیران ئەو دەسەڵاتەی هەبوو. هەندێک جاری بۆ دەزانی پەرلەمان لێبوردنی گشتی دروست دەردەکا. لێبوردنی گشتی بۆ جەریمەیە دەڵێ هەر کەسێک ئەو تاوانانەی کردی بێت. بەڵام لێبوردنی تایبەت بەناو دەڵێ لێخۆشبوون لە فلان کەس لەو بابەتەی ئەو داگە جەریمەیە کە دوو جەریمەیە لە چەندی خۆشەبی. زۆر جار هەیە ڕەنگە بەرچاوت ئەنی کەسانێکن بێکەوە تاوانیان کردووە سیرەکەی فەرمانی هەرێمی بۆیشان دەرەکرێت بۆیشان دەرناکرێت. ئەمە نابێ لای کەس غەریب بێ چونکە ڕەنگە ئەمە مەرجەکانی تێدایە یان لە بابەتی کوشتن سیرەکەی تەنها لە یەک کەس خۆشبوون لەوانی تر خۆش نەبوون یان کەسەکانی تر ڕابردیان باش نییانی چزلی ئەوانیان هەیە. ئێمە لە سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2008 لیژنەیەک دامەزرا بۆ دراستکردنی ئەو حاڵەکانە و داها خەڵک سوودمەند بووە لەو لێبوردنی تایبەتە. باشی ئەم لێبوردنش حەز دەکەم ئەوەش بنووسی حەز دەکەی بە دوواداچوون بکە لێبوردنی تایبەت تا ئێستا ئەگەر کەسێک دوان گەڕابەوە سەر تاوان نییە ئەو کەسێک کە بەردەبێ بە لێبوردنی تایبەت بگەڕێتەوە سەر تاوان. کاک غازی ئەمە ئەو هەنگاوەی سەرۆکایەتی هەرێممان پێ زۆر باشە بە تایبەتی لۆ گەنجەش وەکو مەسەلەن قارەمان شوکری ڕۆژنامە نووسەکە قسەی مەلەسەوەیە جێبەجێ ناکرێ دوو ساڵ من دێم دەمێت جەنابەت فکرێکی جوان دەنابێت لانی خەڵکانی زۆر متابعی قسەکانی دەنابتن پێیجەکەی دەنابتن سپاس دەکەم بەرچاو ڕوونیەک هەبێ بۆ ئەو بابەتە بەسم ئەوەیە لێبوردنی تایبەت بۆ شێ دەرێتێ کاگی ئێحتاد بۆ یان لە پێناوی بەرژەوەندیشی سیاسیە یان لە بەرژەوەندی سیاسی بۆ هەرێم نەک بۆ لایەنێک یان لە پێناوی چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی خۆ دەزانیم کۆمەلگایکی کۆمەڵایەتی یان لە پێناوی ڕاستکردنەوەی هەڵەیەکی یاساییە دادگا بەسەری پێپەڕیوە کابرا نەیتوانی بۆ بەراعەتی خۆی بسەلمێنێ لەو کاتە یان بۆ جانبی ئینسانیە. یعنی ئەمە چۆن دەڵێ ئەمە پێوەری ئیشکردنە ئەوەی دەنابێت ئێستا دێمە سەر ئەوەی دەنابێت ئێمە ئەم فەرمانانە دەرەکەین بەڵێ ئەم فەرمانانە کە دەرەکرێ پێویستە جێبەجێ بکرێ. بەڵام ئێمە ئەگەر تەماشات کرد بێ لە بەرگەی خوارێ دەنووسین ئەنی عادەتەن تەمان بەس بۆ قارەمان شوکری نەمان نووسیوە قارەمان شوکری ناڵێن دەبەجێ ئازاد بکرێ لەبەر ئەوەی ڕێژەیە ڕەنگە ڕێژەکە هێشتا هەندێکی مابێت
تەواو بکرێ ینی ئەوەی کە ضرورە ئێمە دەڵێن لێک ینی بەس کەمکردنەوەی ڕێژەی ئەوەندە بۆ فلان کەس عادەتەن کەمکردنەوەی ڕێژەی من زۆر کەمە بۆ ئەوانەی بادینان بۆ شێروانی و ئەو مەجموعە کاتی خۆی 160 و 150مان بۆ کردن بۆ قارەمان شکری کردومانە لە ئەوی لەسەر داوای ڕێکخراوەکان و خۆ دەزانی قارەمان شکری چەندە کاغازی بە خودای ڕێژەکەم ئێستا لە بەرچاونی ڕەنگە فەرمانەکە لای دەنا بدو بزانم هەیە خۆ بڵاو کراوە فەرمانەکە بەس لە دەرەوەم لێدرێنی کە دوابی دەناوی چشم دایەوە بەڵێ مەمنونتم لە دەرەوەی کوردستانم خۆش بیاخوا مەبەستم ئەوەیە ئەم فەرمانانە بە ئایا کە جێبەجێ ناکرێت لایەن تۆ چێ ڕادەسپێری جێبەجێ بکرێ لایانی پەیوەندیدار ڕادەسپێری وێنە دەدەیتە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی دادوەری وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەراتی گشتی چاکسازی بۆ ئەوەی جێبەجێ بکرێ اینجا کە جێبەجێ ناکرێ ئەو لایەنەی کە جێبەجێ ناکات دەبێ ئەو وەڵام بداتەوە بۆچی جێبەجێ نەکردووە ئایا ئەو کەسانە تاوانێکی تریان هەیە کێشەی تریان هەیە وئیلا جێبەجێ نەکردنی فەرمانی هەرێمی کە فەرمانێکی ڕاست دروستی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانە واجبی جێبەجێکردنە یعنی ئەوە مدەی جێبەجێکردنەکە کاک جوابی ئێوەیان دایتەوە بۆچ جواب نادەنەوە بۆچ جێبەجێ ناکرێ تەمەشا بکە ئێمە ینی وا بزانم لە هەندێکیان هەتا داواکاری گشتی نووسراوێکی کردبوو چونکە بەڕاستی جێبەجێ نەکردنی لە خوانەکە لە کاتی هەر کاتێک ئەوانە بمێنەوە مەسئولیەتی قانونی لەسەر ئەو لایەنەیە کە جێبەجێ ناکا یعنی ئێمە تەمەشا بکە کاکە قادر هەر کەسە و دەسەڵاتی خۆی هەیە من دەزانم بەرینادا فلان بۆ بەردرا یعنی ئەوە ئەم تەفاسیل و وردەکاریە لای خۆیانە لای ئێمە نییە لای ئێمە کە دراسەمان کرد لێنەکە پەسەندی کرد بەرزی دەکەینەوە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان جەنابیشی تەوقیع دەکا و دێتە خوارێ و دەبێ بە فەرمانێک و بە واژۆی سەرۆکی دیوان گشتاندنی بۆ دەکەین بۆ ئەو لایەنەی کە باسمان کرد عادەتەن هەر بۆی جەنابەت علمی ئەوەش دەبێت ئەنجومەنی دادوەری فەرمانەکانی ئەگە بەدواداچوون بکەن ئەنجومەنی دادوەریش نووسراوەکە و ئەینێرێتەوە بۆ ئەو دادگای کە حکمی کردو بۆی ڕێژەکەی کەم کاتەوە ئەوە بۆ کەمکردنەوەکە ئەوەی محەممەد ئەحمەد حەمید محەممەد عەبدولکەریم کە باست کرد ئەو کەمکردنەوەی ڕێژەنی ئەو لێ خۆشبوون لە پاژماوەی حکومە بۆ جێبەجێ نەکراوەگە فەرمانی هەردووکیان ببینی ئەمانی بەزی قارەمان شکریش ئەوی بێتەوە بیرم ئەمە ئێستا لە بەردەست نییە لێ خۆشبوونە یعنی لێ خۆشبوون لە پاشماوە کەمکردنەوەی ڕێژەی حکومەکەیەتی قارەمان شکری بە خۆی 2 ساڵی مایە عنی بە هەمووی 2 ساڵی مایە 5 ساڵە لە ژۆرەیە کاک غازی لە ڕۆژی ئەم فەرمانە جێبەجێ دەکرێت لە ڕۆژی دەرچوونیەوە ئەگەر کەسەکە داوا نەکرابێ لەسەر کێشەیەکی بابەتێکی تر چونکە ئێمە دیاریمان کردوێت لەسەر ئەم کێشەیە ئێمە لێ خۆشە بین هەندێک جار کاک قادر من نانی لە جیاتی لایەنەکانی تر جواب نادەمەوە دەکرێت دەنابتان بە دوواداچوون بکەن پرسیاریان لێ بکەن هۆکاری دواکەوتنەکە چییە بەس لە سەرۆکایەتی هەرێم ئەنگۆ ناکرێت دەستەوەستان دابنیشن بڕیارێک دەردەکەن وەنیا ئەعلا مەرتەبەی یعنی 2 ساڵەی قارەمان شکری بەست خوایە قەوز باوخێ 2 ساڵە بڕیارەکەتان دەرکردە ئەو کابرایە بە هەمووی 2 ساڵی مایە جێبەجێ ناکرێ ئایا دەکرێت ئێوە بە سیرکەر بن یعنی هەر کتاب دەرکەن و جێبەجێ نەکرێ کاک غازی یان هیچ ڕێگای تر نییە زەخت بکە بکەن کاک قادر با ئێمە سەریحمین لەگەڵ لێتر ئێستا ئەگەر 100 فەرمان دەرکرابێ ڕەنگە ئەم 4 فەرمانەیە ئەم 3 فەرمانە جێبەجێ نەکراوە جەنابەت ئەمە دەزانی باشە کاک غازی ئەزانم یەک نقطەی جێبەجێ نەکراوە من تەبریریان بۆ نایەنەوە بەڵام دەڵێم هۆکاری وەک جێبەجێ نەکردنەکە ئێمە دەسەڵاتێکی غێر مباشر دەدرێتەوە بەوان پێیان دەڵێن ئەگەر لەسەر تاوانێکی تر داوا نەکرابێ ئایا قارەمان شکری کێشەی تری هەیە ئەگەر وەکو شێوانی لۆی دروستکە کاک غازی بێمە سە پرسیارەشکە ئایا ئێوە قەت بڕیارتان لەوە بیرتان لەوە نەکردوێتەوە یعنی مەزەلەن مامۆستا ئیسماعیل سووسەی تا سووسەی کرا تیرۆریست داعش مامۆستا سۆران تەوحیدی ئەوە حکم درا 15 ساڵ تیرۆریستە تۆمەتی لۆ دروستکرا بەس هەردووچیان
دوو تاوانی زۆر خەتەرن تاوانم پێم باش بوو بەردران لەبەرەوەی غەدریان لێکرا بەڵام ئایا شێروانی شایستە نییە سەرۆکاتی هەرێم لێبوردنەچی گشتی لۆ دەربکاتنا لۆ خۆتان یەک دەقات خوا پایەمەکە بگەێنم یعنی ئەو دوو کەسە ئەزانم ئەزان بابینەر هەردووچیان تۆمەتی تیرۆریستی هەرە خەتەریان درایتەوە شێروانی تۆمەتەکەی هیچ نییە گوایە قسەی بە دا ئەوەیەک فەرمانبەرێک گوتووە هەڕەشەی لێ کردووە لە کاتێکدا ئەعلا قراری ئەو مادەیە دەبایە 2 ساڵ حکوم بکرێ 5 ساڵ کرا ئەعلا ئایا شایستەی لێبوردنەکی گشتی نییە کە دار و بەردەڵە دەبی بەربدرێ نەحەقیە سەرۆکاتی هەرێم قەت بیری لەوەی نەکردەوە چۆن دەکرێت لێبوردنی گشتی لە بۆ مەسەڵەن خەڵکانێک کە بە تۆمەتی تیرۆریستی دەکرێت دوای ئەو بەردەدرێ بەڵام خەڵکانێک قەڵەمی بەدەستە قەڵەم و دار و بەرد لە هەموو دنیا ئەو حکوومەت و ئەو دام و دەستگانە پێ ناشیرن بوون لێبوردنەکی گشتی دەرناکە ئایا سەرۆکاتی هەرێم جورئەتی ئەوەی نییە ئەو بڕیارە دەربکەیان هۆی چییە؟ بەڵێ پەیامەکەت گەیشت بار بۆ ڕاستکردنەوە لێبوردنی گشتی دەسەڵاتی پەرلەمانە لێبوردنی تایبەت دەسەڵاتی تایبەت لۆ شێروانی لۆ دەرناکە بفەرموو جەنابەت بەس گوێ بگرە جەنابەت ئایا سەرۆکایەتی هەرێم جورئەتی نییە تەمان ئەم وشەیە تۆزی خۆش نییە سەیر نییە کاک غازی سەیر نییە قادر من کابرایشی قانونیم بە قانون قسە لەگەڵ جەنابەت دەکەم سەرۆکایەتی هەرێم مەسەلە جورئەت نییە دەسەڵاتی هەیە بەرێت دەسەڵاتی هەیە بەڵام جەنابەت دەبێت دەستخۆشی لە جەنابی سەرۆکی هەرێم بکەی کە دەستی برد بۆ ئەم دۆسیانە و ئەوانەی ئازاد کرد تێدەگەی اینجا تۆ فەرمانت دەرکرد بەنسبەت من ئازاد بووە من ناڵێ میشە چی باشە خۆ من ناڵێم خراپیان کردیە هەردووچیان ناحەق بوون بەدواداچوون کاخادر بەدواداچوون ئیشی سەرۆکایەتی هەرێم نییە من کە فەرمانەکەم دەرکرد دەسەڵاتم لەسەر ئەم ئیشا بەلایەنێکی تر لە جێبەجێکردن دەست پێ درێ یعنی جەنابەت دەبێ ئەوە بزانی بۆیە ئەگەر ئەوەی تۆ باسەکەی ئەم چەند حاڵەتە ئەو چەند حاڵەتە کە نادرا ڕووی داوە ئەوەی قارەمان شکریە ئەوەی ئەحمەد عەبدولکەریمە یان ئەوەی شێروان یەک قەوس شێروانی دەرتان نەکردیە برا قوربان دەرمان کرد شێروانی لەگەڵ مەجموعەی کە لەگەڵ یاندا بوو 150 بۆ کرد بە قوربان ئەزانم کاغازی من ئاگاداری ئەو چیرۆکەم نامێ لێرە باسکەم هۆکاری دەرکردنەکە لە دەرەوە بوو هاتە سەر سەرۆکایەتی هەرێم من قەزم لەوەیە ئێستا سەر لە نوێ ئەوە حکومێک بوو من پێت دەڵێم برای بەڕێزم من بۆ جەنابەتم باس کرد دەرکردنی لێبوردنی تایبەت پێوەرەکانی بە جەنابەت گوت کاک قادرجان یعنی من دا بۆ ڕەئی عامە بۆ مەسلحەتی کۆمەڵایەتیە بۆ جانیبی عەدالەتە بۆ جانیبی ئینسانیە شێروانی لەگەڵ برادەرەکانی 150 بۆ ئەو کەم کردەوە بۆ ئەوانی تر 160 باشە بۆ شێروان سەرۆکایەتی هەرێم برای بەڕێزم کاکە قادر کاغازی بەزیە قەوس هۆی چ بوو شێروانیش بە چیوان پێکەوە گیرابوون من پێت دەڵێم لە ناو دۆستیەکەی شێروان بە سەرۆکی گروپ هاتووە تێگەی کە بە سەرۆکی گروپ هاتووە لێ خۆشبوونەکەمان کردە 150 ئێمە لێژنەکە پێشنیارمان کرد بۆ جەنابی سەرۆکی هەرێم بۆ برادرانی کە 160 یعنی ئەوەکو سەرۆکی گروپی ئەو برادرانەی بادینان هاتبوو یعنی بۆیە ئێمە هەستمان بەوە کرد کە پێویستە وەکو باسم کرد ینی ڕەنگە ئەمە ڕێژەیە بۆ کەسێک تا کەسێک بە گوێرەی پێدا ینی چەند شایستەی ئەوەیە جەنابی سەرۆکی هەرێم ئەمەی بۆ بکە من بۆ جەنابەت دەڵێم سەرۆکایەتی هەرێمی کوردستان کاگی قادر نادر بەبێ جیاوازی بۆ هەموو کەسەکان یعنی بۆ بەبێ جیاوازی بۆ هاوڵاتێکی کە لە خۆی دێتە دەرگای سەرۆکایەتی بە دوواداچوون بکەن دەگاتە لای لێژنەکە و دراسەی ئیشەکەی بۆ دەکرێت دەها خەڵک ئەنی سەرۆکایەتی هەرێم لەم جانبە زۆر ئیشی باشی کردو ئەگەر بیرت بێ ئەوانی پۆلیسەکان ئەوانەی ڕۆیشتن وەزیفەیان جێهێشتووە 1659 کەسمان بەیەک فەرمانی هەرێمی لەم بابەت لەم کێشەیە چارەسەر کرد ئێمە لە سەرۆکایەتی هەرێم ئیشەکانی خۆمان هیچ کەم دەرفەمیەک نابینین لە ئەرکی سەرشاری خۆمان و نانامە منتەهین هەتا بەیاننامەی سەرۆک ئەوەی جەنابەت دەفەرمووی ئێمەش ڕەنگە بەرپرسی سەری خۆمان ئاگادار کرد بێتەوە خەڵک باسی ئەم بابەتە دەکا ڕەنگە قسەی لێکرابێ بەڵام بۆ جێبەجێ نەکراوە ئەو لایەنەی جێبەجێ ناکات پێویستە ئەو وەڵامی جەنابەت بداتەوە یعنی ئەمە لەگەڵ وەکو ئێوە ئەمە ناڵێم ینی هەموو ئەو هەنگاوانە باش هەتا ئەو هەڵوێستەی
نێچیروان بارزانی لەسەر زیندانیانی بادینان دەری کرد وەخت خۆی ئەوەش پۆزتیڤ بوو کەس ناتوانانی گۆڵی بەس قسەی من لەسەر ئەوەیە ڕۆژنامە نووسان لە هەمووان یعنی کاردانەوەی جیهانی زیاتر لێکەتەوە بۆ حکوومەتی هەرێم بۆ سەرۆکاتی هەرێم دەبواە وەکو سۆران تەوحیدی وەکو ئیسماعیل سووسەی ئەوانە یەکەم کەس بن ینی لێبوردنی تایبەت بی دەربکرێ کەتی قارەمان شکریەکی کوڕە هەژارێک بەرنادرێ شێروان شێروانی لێبوردنی تایبەتی بۆ دەرنەکرد ئەزانم ینی قەزمان لەو دەبلمڕالیەت دێتن لە دام و دەستگا حکومیە بڕیار بەدەستەکان ئەمە ناڵێم خەتا لەنگوۆیە یعنی بە هیوام کاغازی هەوڵ بدەن هەوڵێک بدرێت و شێروان شێروانی ینی نەک بەڕێی من دام و دەستگانی دەوڵەتیەکان لە کێچ شەرمەزاریە بە یاسا و دام و دەستگاکان یارێم کە ڕۆژنامە نووسێک ئەوەندە سوکایەتی پێدەکرێت دەڵێ وەکو ڕۆژنامە نووسێک ڕەنگەوا دەبینی بەڵام مەفروضدا ئەم بابەتانە کراوە بە بابەتی قەزائیدا ئەنی دەکرێت لەگەڵ ئەنجومەنی دادوەری کاک خازی ئەو مادەی 279ەوە بزانم کاکە بەرزترین سزادان 2 ساڵە 4.5 کردیە یعنی بە پارە قەرەبوو دەکرێتەوە ئەوە زۆر ئەبدوو ئینتیقامی سیاسیە ینی ئیشی سەرۆکاتی هەرێم لێرەدا ئەوەیە دوای ئەوە دەیان منەظەمات داوای کردێ شێروان ئازاد بکرێ ینی ئیشین گۆشە و لە بواری یاسایی زەخت بکەن ناکرێ یعنی یەکێک قینی لە شێروان کاکە ئەوەی شێروان کاکە ئێمە ئەوەی یەکەم کە بۆی کراوە جێبەجێ کراوە اینجا ئەگەر کەیسیشتری هەبووە دادگا لەسەر کەیسیشتر ئێمە ناکرێت بۆ یەک کەس دوو لێبوردنی تایبەت دەرکەی لە ڕووی قانونی ناکرێتن ناکرێت ناوەڵڵا ئەمەکو باسم کرد لێبوردنی تایبەت ئەخە دوو مادەیە ئەم مادێ ئەم ئەوەی تر لە دوای ئەوەی ئێمە بووە کاک قادر لە دوای ئەفۆکەی ئێمە بووە ئەمە ناکرێت هیچ جارێشکە تداخلی دۆچەی دەفتەخ ئەوەی کە سابقەیەکی هەیە کەسێک کە سابقەی هەبێ ئێمە عەفوی خاصی بۆ دەرناکەین یعنی بۆی ینی مەرجەکانی عەفوی خاص بۆ کەسانێکە کە یەکەم جار تاوانی کرد بێ فەرسەتێکی تری پێ بدەیت اینجا من حەقم لەوە نییە ئەو تاوانە چۆنە و چینیە کاک قادر من لەگەڵ جەنابی سەریح دەبم ئەی دادگایی کردن داڕۆییوە جاک جەنابەت ئەگەر گرەیەکیان تێبینیەکان هەبووە بەڵێ جێم لێتە کاک قازی جێم لێتە ئەگەر تێبینیەکتان هەبووە لەسەر ئەوە ئەمە جەنابەت دەتوانی بە دوواداچوونی ورتر بکەیت بەڵام بۆ ئەوی بڵێ سەرۆکی هەرێم جارێشتر تەداخل بکا بۆ کەیسی قادر بۆ کەیسی شێروانی نەخێر ئێمە لای ئێمە جارێشتر ناتوانین فەرمانی لێبوردن بۆ کەیسی دووەمی دەربکەین زۆر باشە کاک قازی سپاست دەکەم با کاتت نەگرم زۆر سپاس ئەوەدا دەخە